لا شاری هەولێر کۆڕ و کۆبوونەوەکان لە بەردەوامیدایە و هەمیشە کۆڕ و سیمیناری تایبەت بۆ هونەرمەندان و هەروەها بۆ ئەدیبان و نووسەران لەگەڵ بڵاوبوونەوەی نوێترین بەرهەمەکانیان دەکرێت. لە ئێستادا کۆڕێک بۆ نووسەر سەلاح شێخ شەرەف لەبارەی نوێترین بەرهەمی بە ناوی دەماری کوردایەتی لە شێعر و هەڵوێستەکانی شێخ ڕەزای تاڵەبانیدا کە تایبەتە بە شێعر و بەرهەمەکانی شاعیری گەورەی کورد شێخ ڕەزای تاڵەبانی. یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر کۆڕێکی بۆ نووسەر سەلاح شێخ شەرەف لەبارەی نوێترین بەرهەمی چاپکراوی خۆی لە ژێرناوی دەماری کوردایەتی لە شێعر و هەڵوێستەکانی شێخ ڕەزای تاڵەبانیدا ساز کرد. لە کۆڕەکە سەلاح شێخ شەرەف باسی ناوەڕۆکی ئەو نامیلکەی کرد کە تایبەتی کردووە بە بەرهەمەکانی شاعیری گەورەی کورد شێخ ڕەزای تاڵەبانی. لە لێدوانێکدا بۆ کورتسات مەگەزین ئاماژەی بەوە کرد کە دڵخۆشم کە لە هەولێر نوێترین بەرهەمی خۆم بڵاو دەکەمەوە. شعري وجوا بتايبتي لهجوا ولما شون بو شعري كردي يعني هني كردات يعني هنا يومي كردي شارقة من نعمل باشا كتابك لسر شيخ رزاي تاڵەبانی لسر شعر كاني أو دماري كبرين باسي كرد وكردايتي لشعر كذا هيا وكنا ملكيكا باسی جانبەکانی تری شێخ ڕەزانیە هەر باسی ئەو جانیبەی دەکەم هەندێک شعر و هینم بە نموزەج هێناوەتەوە لەسەر ئەوەیە جا تەبعمان کردبوو ئەو ڕۆژی نامان لە هەولێری خۆشەویست بیدێنە برادران یەکەم جارە لە هەولێر بڵێ لە هیچ شوێنی کەس نەمان کردو یەکەم جارە و جارە بەس لە کەرکوو کردمان باعتیبار ئەوێ شێخ ڕەزا بۆی چەرموو کردبوویان لەگەڵ جامعەی چەرموو ئەو وەختە دڵم پێخۆشە ئەو حەرەکەیە هەیە لە هەولێر وەنێ خەڵک بەناوعێک وەزعی سەیری ئێرە دەکا بەڵام کە دەبینی دەیان خەڵک کۆ دەبێتەوە و ئەوە تعبیری لە هوشیاری خەڵکەکە و لە ڕوحانیەتی خەڵکەکە و لە ئەو زەرفەی کە ئێستا خەڵکی کورد و ڕۆشنبیری کورد تێدایەتی ئەنی حەماسەتی هەیە وانێ وەک وەندێک واتێ لەگەن دنیا خەراب بۆ ویز نەماوە کە هەوڵیان داوە میر بووە شێر بووە ئاغا بووە خەڵکی خوێندەوە هەمزافم بۆ کرد و کاکسامی هەندێک پارەی توشتی بۆ کرد و ئەوەی لێ دەرچووە کە ئێستا من بەڵام ئەوە حەبی شێخە بۆ ئەو